ئەزیزان بەداخەوە ڕۆژانە چەندین هەواڵی نەخوازرا و تایبەت بە ڕووداوەکانی هاتوچۆ دەبیستین لێرە و لەوێ کە شۆفێران لە ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستانیشان حاڵەتە هەتا بێت بەرزەبێتەوە خەریکا بێت بە دیاردێک ڕووداوەکانی هاتوچۆ هەتا دێت زیاتر دەبێت. ئەمڕۆوانەیە بە دیاریکراوی باز لەسەرەوە بکەین کە ئایا ڕێنمایەکان یان هێماکانی هاتوچۆ چ کاریگەریەکی هەیە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکان و ئایا شۆفێر پێویستە تا چنێک ڕەچاوی ئەم هێمایانە بێ و لە کوردستان گرنگی بم بابەتە دراوە ئەوەی کە لە هەموو شوێنەکان ئێمە هێمای تایبەتمان هەبێ بۆ ئەوەی کە شۆفێران بەرچاوڕوون بن و هاوڵاتیان بەگشتی دەربارەی ئەمە زانیاریان هەبێت چونکە کاکدانا تەنها ئەمە پابند نییە بە شۆفێران زۆر جار ئێمە هاوڵاتیش لە شێوازی پەڕینەوەمانە لە شێوازی هاتوچۆمانە کاریگەریمان هەیە بۆ سەر تابلوانە گرنگە و ئەگەر بۆمە سیارەشمانە بەیان ئەو تا هامەرێکی گواستنەوەمانە بە بێگومان هەر هۆکارێکی گواستنەوە بەکار دەهێنین ئەمەش گرنگە یان پیادە ڕەوین لەسەر شەقا و شۆستەکان ڕاستە بە ئەوەی کە زیاتر گفتگوی ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز هەڵکەوت عەبدوڵڵامان کردووە شارەزا لابواری هاتوچۆ مۆسا بەخێر بێن بەیانتان باش بەخێر بێخوا پێناسێکی هێماکانی هاتوچۆ بکەین و چی لە خۆ دەگرێت ئەم هێمایانە لە ڕاستیە وەکو ئێوە لە پێشەکێکەدا هێمایەکتان پێدا هێڵ و هێماکانی هاتوچۆ بریتین لەو کۆدانەی شەقامەکان کە پێ دەڵێت تۆ لەسەر شەقامەکان چۆن هەڵسو کەوت بکەیت لە حاڵەتێکی دیاریکرا و لە شوێنێکی دیاریکرا و لە کاتی خێراییەکی دیاریکرابدا بۆیە هەر کەسێک هێما و هێڵەکانی هاتوچۆ فێر نەبێ مانۆری ئۆتۆمۆبیل لێخوڕنیش بزانێ و بزانێت چۆن پایدەری ئستۆپ و بەنزین و کلاجیش بەکاردێنێ هەر ئەگەری توشببوونی ڕووداوەکانی هاتوچۆ زۆر دەبێ و گرنگ ئەوەیە کەوا ئەو کەسەی کە دەبێتە شۆفێر و بەڕاستی دەبێتە شۆفێر و مۆڵەت بەدەست نییە پێویستە زۆر بەجددی و زۆر بە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ هێما و هێڵەکانی هاتوچۆدا بکەن. باش ماوە ساڵکەوت چۆن پیاو یان ئافرەت کۆمەڵک ئێکسسوارات بەکارەهێنێ بۆ خۆی بۆ جوانکاری مستی لە بێ تەسبیح بێ خانمان بابەتی دیکە بێ ئایا ئەم تابلو و هێڵانی لەسەر شۆستە و شەقامەکان ئەکێشرێن ئەمە وەکو ئێکسسواراتێک و جوانکاریە بۆ شەقامەکان یان وەک جەنابەت فەرمووت ئەمە کۆدێکە و بە جۆرێک لە جۆرەکان بە زمان گفتوگۆ لەگەڵ هەم شۆفێرەکە هەم لەگەڵ پیادەڕەوەکە بێگومان هێما و هێڵەکانی هاتوچۆ نە جوانکاریە نەمیکیاجە و نەشتێکی زیادەیە چونکە تۆ لەباری داراییەوە حسابی ئەوە بکە گەر دەوڵەتێک یاخود ناوچەیەکی دیاریکراوە هەرێمێ بێ ئەم هەموو هێڵ و هێمایە دابنێ ئەو هەموو پارە زۆرەی تێبچێ بێگومان ئەمە بۆ زیادە نییە و بۆ مکیاجکردن نییە بەڵام بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم مەسەلەی هێڵ و هێمایانە بخەینە ناو چوارچێوەیەکی ڕاستەقینەی خۆیەوە پێویستە هەموو لایەنەکانی لێگەینەوە چونکە بۆ نمونە کاتێ هێما و هێڵەکان لایەنی پەیوەندیدارەوە دادەنرێ کە بریتە لە بەڕێوەبەرێتەکانی هاتوچۆ یا بەڕێوەبەرێتەکانی ڕێگاوبانی دەرەوە لەم حاڵەتەدا ئەگەر بێت و ئەمان بە پێی ستانداردە جیهانیەکان و بە پێی پێداویستیەکان لە شوێنی خۆیان دیاری نەکەن ئەمە بۆ خۆی دەشێ لە لای شۆفێر بە هەڵەخستنەوە دروست بکە واتە یەکەم لایەنی پەیوەندیدار پێویستە کاتێ هێما و هێڵەکان دادەنێ وەکو ئێکسسوارات داینەنێ و بە سەلیقەی ئەو کەسەی کە بۆ یاخەکە ئەڕێژێ یا عەمودەکەی دادەنێ بە سەلیقەی ئەو نەبێ بۆ نمونە مەسەلەن کە تۆ هێمایەک لە دەرەوەی شاردادنی جیاوازە لەو هێمایە لە ناوەوەی شار کە هەمان هێمایە لەبەرەوەی کاتە تۆ خێرایەکە دەبێتە 100 کیلۆمتر لە سەعاتێکە وەکو ئەوە نییە تۆ 40-50 کیلۆمتر بێت لە سەعاتێکە ئەو کاتە ڕووبەری ئەو هێمایە و بەرزی هێماکە و دانانیش لە شوێنەکەی جیاوازە بۆ نمونە ئەگەر بێت و بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ و بەڕێوەبەرێتی ڕێگاوبانەکان نەتوانن هێما و هێڵەکان بە شێوەی ئوسوڵی لە شوێنی خۆی دابنێن وەکووتم بە هەڵە تێگەیشتن دروست دەکات خاڵی دوو کە لایەنی پەیوەندیدار دێ ئەم هێما و هێڵانە دادەنێ پێویستە خۆی ڕێزی لێ بگرێ و پێویستە سەرپەرشتی ئەوەشکە کە ڕێزی لێ بگیرێ ئەجینا تۆ ئەگەر هێمایە دابنی خۆت وەکو بەڕێوەبەرێتی هاتوچۆ ڕێزی لێ نەگری بەڵگە دەدەمێکەوە چۆن ڕێزی لێ ناگیرێ و ئەو کاتە بۆ بێ هاوڵاتی یا شۆفێری ڕێزی لێ بگرێ بۆ نمونە با سەیری ئەم شەقامانی شاری خۆمان بکەین لە ناوجەرگەی شاری سلێمانیە لە شوێنی وا هەیە هێما دانراوە ئەڵێ پارکردن و ڕاوەستان بۆ 3 دقە قەدەغەیە بەڵام لەم دی و لەو دیوی ئەو هێمایەوە بەدایان سایرە پارکیان کردووە بەڕێوەبەرێتی هاتوچۆ هیچ بایەخێکی پێنادا
پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەم هێمایە لەم شوێنەدا زیادەیە تۆ بۆ پارێتیا سەرفەکەی بۆ دایدنی و ئەگەر زیادەش نییە بۆچی ڕێگە دەدەی هاوڵاتی یا شۆفێرێ بێ دەست درێژی بکاتە سەرم هێمایە و یاسا سەروەری یاسا تێک بشکێنی بخاتە ژێر پێیەوە واتە لایەنی یەکەم دانانی هێمایە بە پێی ستانداردە جیهانیەکان لایەنی دووەمەوەی لایەنی پەیوەندیدارە بێت سەرپەرشتی ئەو ئیش و کارانە بکە مەسەن لە شوێنی وا هەیە تۆ هێڵی بربەست داناوە هێڵی بربەست بە تایبەتی لە سوڕانەوەکانی سەر شەڵستیەکەی خۆماندا تەماشا دەکەی شۆفێر دێ مروریش لە ناو ئەو پێچەدا وەستاوە دێنێ خەتی بربەست دەبڕێ پێش ئۆتۆمبیلەکانی تر دەکەوێت و دێ لە سایدی لە ڕیزی دووهەمەوە پێچەکاتەوە ئەو هێڵە بربەستە وەکو دیوار وایە ئەین تۆ بۆت نییە بیبڕی لە کاتێکە ئەم پۆلیسە ڕێگە دەدا ئەوە بکە دوو پرسیار لە ئارادایە یا ئەوە تا ئەو پۆلیسی کە لەوێدا وەستاوە فڕی بەو خەتەوە نییە و لی تێناگا و نازانی گرنگی چییە و مەترسیداری چی ئەگەر ببڕێ خاڵی دووەم بایەخی پێنادەن یعنی واتە ڕێگە دەدەن کەوا خەڵک پێشێلی بکە ئەمە لایەنی پەیوەندیدار لایەنی دووهەم کە پەیوەندیە بە شۆفێر ئەم هێمایانە بەکاردێنێ بەشێکی زۆری کە ئەچێتە خولی فێرکردنی شۆفێری زۆر بە جددی ئەچێتە خولەکەەوە و هەوڵی ژەدالی تێبگا لەوانەیە مامۆستا و ڕاهێنەرەکانیشیان خەڵکانی زیرەک و بەتوانابن بەڵام هەر ئەوەندەی مۆڵەتەکەی وەرگر ئەو پێی وایە ئەو خولەی کە وەریگرتووە ئەکسسوارە تەنیا بۆ مۆڵەتەکە بەدەستبێنێ کە ئێستا مۆڵەتی بەدەستێناوە پێویستی بە باقی شتەکان نییە و ئەمە بۆ خۆی یەکێکە لەو دیاردانی ئێمە ئەیبینین ئێستا سەرپێچیەکان بەگشتی بەڵام بابینە سەرپێچی هێما و هێڵەکانی هاتوچۆ زۆر بەرفراوانە باشە پێشەوەی بچینە لای ئەوە ئێمە چەندێک هێمای هاتوچۆمان هەیە و ئایا ئەم هێمایانە بە شێوازی ستاندار دانراون لە هەرێمی کوردستاندا نەخێر یەکەم ئێمە ژمارەی هێماکانمان کەمن و دووهەم ئەو هێمایانە کە دانراون بەشێکی لایەنی کەمەوە لە نیوە کەمتر نییە بە هەڵەدانراون و لە شوێنی خۆی دانراون اینجا ئێمە لە هەرێمی کوردستاندا جۆری جیاوازی هێمامان هەیە بۆ هەمان هێمە لە هەندێک شوێن مەسەرەن ئێمە باگراوندی هێماکانمان ئەبێ سپی بێ ئێمە بۆ نمونە لە وڵاتی سوید و ئەسکەندەناڤیا ناژین کە باگراوندی هێما سپێکە بۆتە زەرد و ئەمە بۆتە زەرد لەبەرەوەی لەوێ لە وڵاتانە بەفر زۆرە کە بەفر دەبارێ بۆ ئەوەی ئەم هێمایانە بەفرەکە کە دای ئەپۆشێ بپارێزرێ و خەڵک بیبینێ بۆیە پشتەکەی زەرکراوە لەبەرەوە نییە ئەمە پارتیە یاخود یەکێتیە بێ باگراوندی بکەی بە سەوز یا بە زەرد باش نییە ئەمە ینی یەکانگیری هێماکانمان نییە لە کوردستان چ لە ستانداردی ڕووبەرە چ لە ستانداردی شوێنی دانانە و لە بەرزی دانانە بۆیە ئێمە یەکەم هێماکانمان کەمە و ئەمەش لەوانەیە بڵێ قەیرانی دارایی ڕێگەی گرتووە بەڵام خەڵک عرزانە دەدا بە ئۆتۆمۆبیل یانی ئەوەی کە پێی دەوترێ میرانە دەدا بۆ عرز بۆ ژینگە بۆ کۆمەڵە شت کە پەیوەندی بە ترافیکەوە هەیە لە وڵاتانی پێشکەوتوو ئەم پارەیە دەخرێتە خزمەتی بواری ترافیکەوە و نایکەن بەکاری بێن بۆی موچەی هاوڵاتانی پێ بدەن دوشتی جیاوازە لە هەنێ شوێنە بینین ئەوەشی کە دانراوە یا ئەو تا خراپ کراوە یان ئەو تا هەستەکەی شوێنەکەی دروست نییە هەنێجا خۆ بۆ نمونە کە تۆ خەڵک بۆ هەندێک جار سەرپێچی دەکات لە هێماکانی هاتوچۆ لەبەر ئەو هێمایی لەو شوێنەدانراوە گونجاو نییە بۆ شوێنەکە مەسەرەن تۆ خێرایی وەربگرە لە شوێنێکا شەقامەکە هی ئەوەیە 50 کیلۆمتر لە سەعاتێکا تۆ پێ تێپەڕی کە هێمایەکدا دەنی بە 40 کیلۆمتر یا 30 کیلۆمتر خەڵک تێدەگا ئەو شوێنی ئەم پەنجایی بۆ دانراوە هەڵەیە بەبێ ئەوەی بیخوێنێتەوە بەبێ لە ڕووی زانستی بەپێی فلۆ ئەوەی پێوترێ ڕۆیشتنی وەکو چۆن ئاو دەڕوا ڕێچکەگرتنی ڕێچکەگرنی شەقام هەستەکە ئەمە نابێت مەسەرەن 30 کیلۆمتر بێ 50 کیلۆمتر بێ لەم حاڵەتەیە شۆفێر سەرپێچیەکە بۆ نمونە لە شوێنێکا تۆ کاڵی هێڵی بربەستدانی لە گرددایانی لە پێچدایانی لە هەندێک شوێن کە مەترسی دروزەکە بەڵام کە تۆ دێی ئەمە درێژ دەکەیتەوە بۆ ماوەیەکی زیاتر لە پێچەکە خەڵکەکە ئیبڕێ واتە پێویستە دوو لایەن زۆر بە گرنگی ئیشی لەسەر بکرێ بۆ هێماوهێڵەکان لایەنی پەیوەندیدار و لایەنی پابندبوونی هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتیش پابند بێ بەگشتی لە هەموو دنیای وایە ئەوەی کە وا دەکە هاوڵاتی پابند بێ بە تایبەتی گەنجەکانمانەوەی هێشتا هەرزەکار و مراهق و لاسایی کەرەوەی ئۆتۆمبیل لێخوڕینی ئەمریکین کە لە فلیمەکانایی بینن ئەمانە سەرپێچی دەکەن واتە بێ خەڵکی هەبێت سزای بدە سزا لە ئەوروپا مادیە و سزایەکی ویژدانیشە
ینی لەوێ هەندێک خەڵک فێر بووە لە ڕووی وجدانی هەندێک سەرپێچی هێنایکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بێت و بە خێرایی لە گڵۆپی ترافیک سوور بدا کە ئێمە ئێستا بۆتە دیاردە لە سلێمانی هەموو گۆڕینی ترافیک لایتێ بۆ سوور 3 بۆ 4 ئۆتۆمبیل لێدا ئەگەر بێت و ئەمە لە وڵاتێکی پێشکەوتوو بێ یەکەم نزیکەی 200 بۆ 300 دلار غەرامەی وەرەگرێ دووهەم ئەبێ بڕوا بۆ ئەمتحانی تیوری جارێکی تر ئەگەر لە ئەمتحانی تیوری دەرچوو بەردەوامە بێ مۆڵەتەکەی بۆ ماوەی ساڵە لەژێر چاودێریا بێ ئەگەر بێت و لە ئەمتحانە دەرنەچێڵە زەحمە نەبێ بڕۆ مۆڵەت وەربگرەوە بەڵام لای ئێمە بە بەردەمی پۆلیسی هاتوچۆ 3 بۆ 4 کەس لە گڵۆپی سوورەدا هیچ کەسێکیش مێژ میوانی نییە ئەمە بۆ خۆی پرسیارێکە ئەبێ هەڵوەستەیەکی جدی لەسەر ماوە ساڵکەوت چۆن دەوترێت ینی بۆ کەسێک کە فێری زمانی ئینگلیزی ببێت بەدەر لەوەی کە ئەمە بەریتانیان ئەمریکیە بەڵام ئیتر ئەتوانێت لە تەواوی جیهان کەسێک کە ئینگلیزی بزانێ گفتوگوی لەگەڵ بکات و خۆی دەرباز کات و پێداویستەکانی تەرتیب بکە ئایا هێماکانی هاتوچۆ لە تەواوی جیهانە بەدەر لە ڕنگ کە فەرموود ئەمە پەیوەندی بە ناوچەیەک بەفری زیاتر لێ ئەبارێ بەڵام وەکو خودی هێماکان کە شۆفێرێک لە کوردستان مۆڵەتی شۆفێری وەرەگرێ و فێرە بێ ئەم هێمایە بۆ چییە کاتێک شۆفێریەکە لە وڵاتێکی دراوسێ لە وڵاتێکی ئەوروپی ئەم هێمای بینی هەمان ئەوەیە کە لە کوردستان خوێنوێتی نەخێر لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەوانەی لەژێر کاریگەری یاسای جنێف و بۆ ترافیک و ئەمانەدان بەشی هەرە زۆری تا 1985 لێگەچێ بەڵام تۆ ئەگەر بێت و بۆ نمونە بچی بۆ ئەمریکا یا بچی بۆ ئوسترالیا هەندێک لە وڵاتانە تەماشاکەی کاتێک کە تۆ هێمای وریاکردنەوەت هەیە هەمان ئەو هێمای وریاکردنەوە لەوێ هەیە بەڵام بە وێنەیەکی ترە بە شێوازێکی ترە کاتێک تۆ بڵێن هێمای قەدەغەکردنت هەیە هێمای قەدەغەکردن جیاوازی هەیە بەگشتی زۆرینەی جیهان ئەمانە بەکارێنن کە ئێمە لێرە بەکاری دێنن بەڵام ئەگە کەسێ بچێتە ئەمریکا ئوسترالیا یاوانەی لە ژێر کاریگەری کۆمنوێلسان لەوێ هەندێک هێمای تر هەیە بۆ ئەوەی تووشی سەریەشە نەبێ بچێ خولێک لەسەر ئەوە وەربگرێ یا کتێبێ لەسەرەوە بخوێنێتەوە کەمتر تووشی کێشە دەبێت ئیجازە هاوڵاتی نادرێت لە هەندێک وڵات بە ئاسانیش ئێستا بۆ نمونە لە هەندێک وڵاتی ئەوروپیە و کەسەی مۆڵەتی عێراقی هەیە کە هەرێمی ژەگرێتەوە تۆ دەچی چەند مۆدێلێک هەیە مەسەن لە وڵاتی ئەسکەندەناڤی لە فنلەندا بۆ نمونەوەری بگرە فنلەندا تۆ گەر ئیجازەکە بە نێودەوڵەتی لەگەڵ خۆت بەریت لەوێ یەکسەر بۆ تەحویل دەکا بۆ ئیجازەی ئەو وڵاتەوە دەخوا بۆ ماوەی 5 ساڵ ئەگەر بێت و لە وڵاتی سوید و دانیمارک بینە خێراڵێ ئیمتیحانێکە دەکەین بزانین ئاستی نەزەری و عەمەلیت چۆنە ستانداردە بۆ ئەوەی کە ئێمە هەمانە ئەو کاتە بۆ تەرجەمە دەکا یعنی واتە ئەگۆڕێ هەندێک وڵات ڕێگەت پێ ئەدا بەکاری بێنی هەندێکی تر ئەڵێ ئەبێت تۆ ئیمتیحانێ بکەین ئەگەر دەرچوو اینجا و هەندێک وڵاتی ترێڵێ نەخێر ئەبێت تۆ لەلای ئێمە مۆڵەتەکە وەرباش ساڵکەوت بەڕاست ئەم هێمانی کە دانراون ئەگەر شۆفێر لەگەڵیشیا پیادەڕۆچکە هەندێک هێمایە تایبەتە بە پیادەڕەویش بۆ نمونە ئەگەر هەردوولا بە تایبەت شۆفێر ئێمە ئەمڕۆ باسەکەین پێوەی پابند بن بۆی کە لە کوێ پارکین کا لە کوانێکا لە کوێ چەند بڕوا لە کوێیە ئەم ئەبێ بۆستی ڕێبا بە ئۆتۆمبیلەکەی تر بڕوا وەستان بۆ ئەمە پێشڕەوی بۆ ئەوی تیانە ئەمان ئەگەر شۆفێر پێوەی پابند بێ ئەکرێ بڵین ڕێژەی قوربانی و ڕووداوەکانی هاتوو چۆکەمە بنەوە یانە ڕووداوەکانی چۆ پەیوەندی بە بابەتی دیکەوە هەیە نەخێر خۆی ڕووداوەکانی هاتوو چۆ پەیوەندی بە سێ هۆکاری سەرکیەوە هەیە کە بریتە لە مرۆڤ واتە شۆفێر و پیادە و پیادەڕەوەکان خاڵی دووەم ڕێگاوبان و هێڵ و هێماکان و خاڵی سێم ئۆتۆمۆبیل و میکانیکی ئۆتۆمۆبیل و توندوتۆڵی ئۆتۆمۆبیل سەبارەت بەوە من بە دڵنیاییەوە دەڵم ئەگەر هەر شۆفێرێ پابند بێ بە هێماکانی هاتوچۆوە بە ڕێژەی 180 بۆ 90 خۆی بە دوورەگرێت لە ڕووداوەکانی هاتوچۆ با هەندێک بەڵگی پراکتیکی بێنینەوە ئەگەر بێت و تۆ لە شەقامێکی لاوەکی بی پابندبوونی ڕەهاتە بێ واتە پێشڕەوی بۆ تۆ نییە بچیتە سەر ئەو شەقامەی دووهەم ئەگەر پابند بی بەمەوە لەو کاتەیە نەچیتە سەر شەقامەکە ئەگەر ئۆتۆمبیلێکی سەرکەش بە خێرایی لەسەر شەقامە سەرێکیەکە لێ بخوڕێ تۆ خۆت لەوە بە دوورەگری کە بیتە دەرەوە ئەو لێو بدا و ڕووداوێکی گەورت لەگەڵات دروست بکە بۆ نمونە کاتێ پێ دەڵێ ئەم هێڵە لە پێچێکە یا لە گردێکە بربەستە تۆ نابێ بیبڕی ئەگەر هاتوو بڕیت ئەو کاتە لە پڕ ئۆتۆمبیلە ڕوبەڕوو دەرەکەوێ خۆی کێشێ بەتوە و تووشی ڕووداوی هاتوچۆت دەکا لە شوێنێکی دیاری کراوە پێ دەڵێت تۆ خێرایەکەت ئەبێ
50 کیلومتر بێ لە ساعتێکە تۆ نەڵێ اینجا 50 کیلومتر خۆمە دەرەوەی شارە و ئەتوانم 89 چیز لێ بخڕم بێگومان لەو شوێنە کە کراوە بە 50 پەیوەندی بەوە هەیە کە هۆکارێکەیە وایان لێ کردو هەشتاکە لەو ماوەی چەند کیلۆمەتریا ببێ بە 50 تۆ ئەگەر پابند پێوەی لە نەتیجەی بەرزکردنەوەی خێرایی خۆت تووشی ڕووداوی هاتوچۆ نابیت وەکو چۆن ئێمە لە بواری پزیشکیدا پێمان دەڵێن تۆ کەوچکی ئەوی تیکە بەکارمێنە تۆ خواردنێ مەخۆ کە تەندروست نییە تۆ هەندێ هێما و ئامۆژگاریت دەکا لە بواری هاتوچۆ ئەم هێما و هێڵانە پێت دەڵێ ئەگە تۆ لەم چوارچێوەیەدا جوڵە بکەی یەکەم ڕووداو ناکەی دووهەم ئەگەر کەسێ ڕووداویشی کرد ئەو بەرپرسیارە بێت تۆ بەرپرسیار نابی هەنی واتە تۆ سەبەبی کەوتنەوەی ڕووداوەکە نابی بەڵام بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان من دوێنێ لە هەولێر بووم لەم شارەشا دەژیم 90 پابندی هێما و هێڵەکانی هاتوچۆ نابێت باشە باس لە فێربوونی هێماکان بکەین یانی من بیرم یە لە قوتابخانە ئەو کاتە ئاهاتم یانی لە دایرەی مرورەوە مرورێک ئاهات هێماکانی بۆ شەرحەکردنی من بێژگەلەوەی کە لە نووسینگەکان و کاتێک کەسێک مۆڵەت وەرئەگرێ ئەمەش فێر ئەکرێت تا چنێک گرنگە کە هەموو هاوڵاتیەک کەم تا زۆر بە ئەکیدی ئەبێ شارەزای هێماکانی هاتوچۆ بێت چونکە پەیوەندی بە ژیان و بە زۆر جار قوربانیە لێکەوتنەوە هەیە ئەمە زۆر گرنگە ئێوە لە پێشێکەکەشدا هێماتان بۆ کرد ئەگە بێت و قوتابخانەکانی ئێمە لە منداڵیەوە من لە وڵاتانی پێش مەسە من 16 ساڵ لە دانیمارکژیاوم لە پۆلی 4 و 5 کە لە ڕەوزەن لە باوەنیە باخچی ساوایانن لێوە منداڵ فێری هێماکان ئەکرێ هەنگاو بە هەنگاو تا چێتە قوتابخانی سەرەتایی تا سەروترە چێت تا سەروترە چێ و هەندێک کەتەلۆکیان دروست کردووە کە کەسوکار بۆ منداڵەکانیان ئەکڕن وەکو دیاریش ئەدرێ بە منداڵەکان ئێمە حەقە هێما و هێڵەکانی هاتوچۆ بە پێی ئاستی خوێندنی خوێندکارەکە هەندێکی بخرێتە قوتابخانەکانەوە مەسەن لە سەرەتایە منداڵێ لە باخچەی ساوایانە بە ئاستێکی عقلی منداڵەکە هێماکانی بۆشی بکەیتەوە خەڵک بیان باتە سەر شەقامیش لە ڕێگەی خولەکانی هاوینەوە بیان بە ئەمە ئالێرە ئەمە پەڕینەوەیە پەڕینەوە بێت تۆ لێرە پەڕیتەوە نابێ لە شوێنێکی تر بپەڕیتەوە وەنیە ئەگەر هاتی سەیری ئەم لاو ئەو لای خۆت بکەیت ئەگەر ئۆتۆمۆبیل نەبوو ها ینی ئەمانە هەمووی خۆ فێرکردنە ڕاوکە بەڵسە حاڵەتی وامان هەبوو مناڵەکە بە باوکی و توتی ئێمە خوێندومانە بەم شێوازە مەڕۆ تۆ مخالفی ینی منداڵێک هەست بەوە بکە ئەمە بخۆی کاریگەری ئەوە سەلمێنێک کە ئێمە گەر لە قوتابخانەکانە پەیڕەوی فێربوونی هەندێک ڕنمایەکانی هاتوچۆ بکەین ئەوە زۆر کاریگەریە من کەسم بینیوە لەگە بەرادەرما سوار بووم بەسە خۆم نەهاتووە منداڵەکەی لەگەڵا بووە لە دواوە بوو من لەگەڵ یا لە پێشەوە سوار بووم منداڵەکەی نەبەستۆتەوە منداڵەکە هاواری کرد و توێتی باوکە ئەبێ بمبەستیتەوە یا خێرا لێ خوڕێ و توێتی باوکە بۆ خێرا لێ خوڕی واتە منداڵ ئەگەر فێر بکرێ ئەبێتە مامۆستایەک بۆ باوک و کەسوکاری خۆی ئێمە یەک مەترسی هەیە حەزەکەم لە ڕێگەی ئێوە ئەگەر چی ئێمە بەرە و پشووی هاوینە دەچین پێویستە ئۆتۆمۆبیل و تەکسیەکانی گواستنەوەی قوتابی و خوێنکاران تونندکرێ لەبەرەوەی پاسەکان ئەوەی کە لە کەلار ڕوویدا و لە ناو شارە ئێوە بەس چاودێری بکەن من زۆر چاودێری ئەو شتانەکەم بە حکمی بوارەکەی خۆمە یەکەم قوتابی یا خوێنکار لە ناو پاسا نابەستنەوە شەرنێتەوە وەکو سیارەی تر بیبەستیتەوە وەکو فڕۆکە پشتێن هەیە بیبەستیتەوە خاڵی دۆم نێڵی هەڵسێ خاڵی سێم نابێ خۆی سەرپێچی بکە یعنی کە تۆ بە پێچەوانی خێرایی لێ دەخوڕی لە پێچێکا بە خێرایی پێچەکەیتەوە ئەو منداڵە لە ئێستاوە فێری ئەوە دەکەی یەکەم سەرپێچی کارێکی ئاساییە و دووهەم ژیانی ئەخەیتە مەترسیەوە من دوێنێ لەگە شۆفێرێکا بووم لە هەولێرەوە ئەهاتمەوە ئەوە لەسەر تەکسی لەسەریشیە نووسم ڕێگاکە 80 کیلومتر بوو لە سعاتێکا 130 کیلومتری لە سعاتێکا لێ خوڕی باشە لەو ڕێگای خۆشتانزان ڕێگەی کۆیە و ئەو ڕێگایانە چەند هینە من هەر کتێب مەخێنەوە هیچ قسەم نەکردەوە نیە تا دوای لە کۆیە کە بەرە و بڵێن ئەو ڕێگایەتەوە بۆ سلێمانی ڕێگەی هەروە تەسکە چایخانەیەکی لێ بوو وتی تۆزێک گەوەستین یەکێکمان لەگەڵا بوو دەستی بە ئاوە گەیان لێ پرسیم وتی مامەسا تۆ لە ئۆتۆمۆبیلا دەخوێنی تۆ بە زۆرم تۆ دیوە تۆم لە کۆ دیوە وتم وەڵا من هەڵکەوە عەبدوڵڵام بواری هاتوچۆ شارەزام و من سیستەمی سلێمانیم لەگەڵ لیوە عومەرداناوە سڵەمیەوە تێگەی وتم تۆ زانی من لە ئۆتۆمبیل هیچ شتێکم پێ نەوتی بەڵام ئایا تۆ فەرقی گەڕانەوەت بۆ سلێمانی لە بینی 80 یا 90 بۆ ئەوە چەنە بڵێ چارێکە بڵێ نیو ساعت تۆ ئەو چارەک نیو ساعتە چ سوودێکی لێوەرەگیری بۆ خەزمەتکردنی خۆت بۆیە زۆر گرنگە لە منداڵیەوە ئێمە
قوتابەکانمان فێری هێما و هێڵەکانی هاتوچۆ هەندێک لە ڕێساکانی هاتوچۆ کە گونجاو بێ لەگەڵ تەمەنیە ووا بکەین لە قوتابخانەکان ئەمە چۆن تاقیکردنەوە دەکرێت بۆ بواری وەرزش مەسەلەن تاقیکردنەوە بۆ بواری مۆسیقا بە تاقیکردنەوەیکی شەبێ بۆ هێماکان ئەمە لە خزمەتی داهاتووی ئێمەدا مامۆستا کاتمان تەواو بوو بەڵام من پرسیارێک بە زەڕوو دەزانم ئەگە بە کورتی وەڵامە بێت و سوپاس دەکەم کاتێک هێماکانی هاتوچۆ بینی لەسەر شەقامەکان جاچە شەقامەکانی دەرەوەی شار بێ کە سریعترتیای لێ خوڕل چ ئەوانەی کە ناو شار بن ئەم هێمایانە شۆفێر پابند دەکات لە دوای هێماکەوە جێبەجێیکە یا لە پێش هێماکە و چۆنا هێما خۆی کەوتۆتە سەر جۆری هێماکە مەسەن بۆ نمونە ئەگەر هێمای وریاکردنەوە بێ ئەو هێما سێگۆشەکان ئەوە پێ دەڵێ ماوەیەکی تر ئەم هێمایە بەکارە بێ واتە مەسەن کە پێ دەڵێت تۆ پێچێ لە پێشەوەیە ئەم هێمایە وریا دەکاتەوە لە دووری 100 بۆ 300 متری داهات و 400 متر حەسەبی خێرایی شەقامەکە تۆ ئەم هێمایە ئیشەکە واتە تۆ وریابی بەرامبەر بە پێچێ بەڵام هێمای قەدەغەکردن لە شوێنی خۆیان ئیژەکە ینی هێمای قەدەغەکردن پێ دەڵێ لێرەدا یعنی لە ئێستاوە تۆ 30 کیلۆمتر خێرایی لێ دەخوری جاری وایە بە ژێر هێما دیاری دەکرێت مەسەلەن لە ژێر هێماکاڵێ لە سفرەوە بۆ 3 کیلۆمتر یعنی واتە تۆ لە سفرەوە بۆ 3 کیلۆمترە بێ بەو خێرایی 30 کیلۆمترە لێ بخوڕی یا جاری بینی لە بن تابلۆکانە بوون بە تایبەت شوێنانی کە وەستان تایە قەدەغەیە سەهمێکی دووسەر دانراوە ینی مەبەستی لەوەیە لە پێش و پاشی ئەم هێما ئەگەر بێت و ئەو سەهمە بۆ نمونە کاڵێ قەدەغەیە یا خۆیانی پارک و ڕاوەستان یا ڕاوەستان ڕێگە پێدرا و بڵێن ئەوەی لە سێدەقە زیاتر کە پارکە قەدەغەیە ئەگەر ئاماژەکە بۆ پێشەوە بوو یعنی لە پشتی عەمودەکەوە تابلۆکەوە ئیشەکە ئەگەر بۆ پێشەوە بوو ینی لە پێشەوە ئیژەکە گەر هەردووکی بوو ینی ئەم دی و ئەو دیوی بڵێن تابلۆکە بەکارە زۆر سپاس بەڕێز مامۆستا باش ئارزا لە بواری شۆفێری و لێخوڕینی ئۆتۆمبیلە سوپاسەکەی کە لەم تەوەری لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێ